هەر شۆفێر و سەرنشینێک کە بە ڕێگای کەلار سلێمانیدا تێدەپەڕێت نیوە گیان دەبێت و چەندین جار ئەو پرسیارە بەدەمیدا دێت کەی ئەم ڕێگایە دەکرێت بە دووسایت. پرۆژەی ڕێگای کەلار سلێمانی یەکێکە لە پرۆژە استراتیژیەکان و لەسەر بودجەی وەبەرهێنانی وەزارەتی ئاوەدانکردنەوە جێبەجێ دەکرێت. لە ڕۆژی 19/12/2017 و لە سەردەمی کابینەی هەشتەمدا دەستکراوە بە کارکردن و بەشێکی ساڵی 2018 کارکردن تێیدا دەستی پێکردووە و دەبوایە دوای ساڵێک و 6 مانگ هەموو ڕێگاکە تەواو ببوایە. لە کابینەی پێشوودا تەنیا یەک پێشینەی بۆ تەرخان کرا کە بڕەکەی 6 ملیار و 934 ملیۆن دینار بوو. لە تەبەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمیشدا بڕی 55 ملیار و 419 ملیۆن دیناری بۆ خەرج کرا و تا ئێستا لە 153 پرۆژەکە تەواو بووە. ڕێگای کەلار سلێمانی بە ڕێگای مەرگ ناسراوە و ڕووداوە تراژیدیەکانی هاتوچۆ بووە بە سیمای ناسینەوەی ئەم ڕێگایە. بەپێی بەڵێنی بەرپرسانی حکوومەت و وەزیری ئاوەدانکردنەوە بووایە دەبوو ئێستا ڕێگاکە تەواو ببوایە. ڕۆژی 20 ئابی 2019 دانا عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە پلانی وەزارەتەکەیاندایە لە ماوەی 4 ساڵی داهاتوودا تەواوی ڕێگای سلێمانی کەلار بە شێوەی دووسایت تەواو بکرێت. هەمان وەزیر ئەوەشی ڕاگەیاند لەبەر ئەوەی تونێلی دەربەندی خان کۆن بووە بڕیارە تونێلێکی تر لە دەربەندی خان دروست بکەن و لە ماوەی 4 ساڵدا ئەویش تەواو ببێت. لە ئێستادا تەمەنی کابینەی نوێمی حکوومەت بەرەو تەواوبوون دەڕوات و کەچی ڕێگای کەلار سلێمانی ئەو کات چۆن بوو ئێستا شەروایە. تەنانەت وەزارەتی ئاوەدانکردنەوە وازی لە دەستەواژەی ڕێگای کەلار سلێمانی هێناوە و دەستەواژەی ڕێگای کەلار دەربەندی خان بەکاردەهێنێت. لەبارەی تونێلە نوێیەکەوە کەوا بەڵێندرا لە 4 ساڵدا دروست بکرێت تا ئێستا شوێنی دروستکردنەکەشی دیار نییە نەک خودی تونێلەکە. لە هەفتەی ڕابردوودا وەزارەتی ئاوەدانکردنەوە ڕایگەیاند سەرۆکی حکوومەت ڕەزامەندی لەسەر تەرخانکردنی بڕی 60 ملیار دینار دەربڕیوە بۆ جێبەجێکردنی پرۆژەی ڕێگای کەلار دەربەندی خان. زانیاریەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن ئەو بڕەپارەی سەرۆکی حکوومەت ڕەزامەندی لەسەر داوە لە داهاتی ناوخۆی سلێمانی خەرج دەکرێت و ناشزانرێت ئاخۆ بەردەستە یاخود نا. هەرزوو عەلی حەمەدساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند نەک 60 ملیار هیچ بڕەپارەیەک بۆ ڕێگای کەلار دەربەندی خان دابین نەکراوە. ئەم بڕیاری خەرجکردنە دەبێت لە داهاتی سلێمانی خۆی پارەکەی بۆ دابین بکرێت. لە سلێمانی دەڵێن هەموو تەرکیزیان لەسەر دابینکردنی موچەیە، پارە بۆ پرۆژە نییە. ئەو 10 ملیار دینارەی ساڵی ڕابردوو بڕیاری خەرجکردنی لێدرا کۆمپانیای جێبەجێکار تاوەکو ئێستا بە تەواوی وەری نەگرتووە لەبەر ئەوەی بانک پارەی تێدا نەماوە. بودجەی خەمڵێنراوی پرۆژەکە 137 ملیار دینارە و 65 ملیار دیناری ماوە خەرج بکرێت. نزیکەی 72 ملیاری خەرج کراوە. ئەو کۆمپانیای جێبەجێکارە تاوەکو ئێستا نازانێت کەی پارەکەیان بۆ خەرج دەکرێت و دەگاتە دەستیان. بە وتەی خۆیان ئەگەر سبەینێ پارەکە بگاتە دەستیان ئەوە ساڵێک و 6 مانگیان پێویستە بۆ تەواوکردنی پرۆژەکە. لە بنەڕەتدا پرۆژەکە ناوی ڕێگای کەلار سلێمانیە، بەڵام بەهۆی تەرخان نەکردنی بودجەوە بە شێوەی پچڕ کاری تێدا کراوە. ڕێگای دەربەندی خان وارماوە نە حکوومەت باسی دەکات نەپارەی بۆ تەرخان دەکات و 2 ساڵیشە کارکردن تایدا وەستاوە. ڕێگای دەربەندی خان وارماوە بەشێکە لە ڕێگای مەرگ و زۆرترین لۆدی لەسەرە و زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ لەم ڕێگەیەدا ڕوودەدەن. بەڵام دیارە چارەنووسی تەواوکردنی ئەم ڕێگایە بەستراوە بەقەدەرەوە و نازانرێت شەرەفی کردنەوەی ئەم ڕێگایە بە چ کابینەیەکی حکوومەت دەبڕێت. بە کورتی و بە کوردی نازانرێت کێ قردێلەکەی دەبڕێت.